تا ئیسلام لە ناو دڵەکانە بوو حرام زۆر بە قورسی وەردەگیرە. بۆیە لە کتێبی ئەلوەرع وەزوهد علامە دکتۆر یوسف قەرزاوی لە لاپەڕەی 320 تا باسی کردووە. ئەڵێ عەبدوڵای کوڕی مبارەک تاقانەی بابی بوو کاتی خۆی لە شاری مەڕوە. 6 خوشکی هەبوو، چونکە تاقانە و پاشە بەرە بوو، جا لەناو کوردی شاوایە دوای 6 کوڕێکت ببێ کابرا وازانە بەس ئەوەی هەیە. ئەوە هەموو شتێکێتی. باخێکی گەورەی ناوداری هەبوو زۆر بەنرخ بوو. وەڵا هات لەسەر هەمووی بە کوڕەکەی بەخشی. وتی ئەوە هەموو بۆ کوڕەکەم. خوا دەکات لە دوای ئەو هەموو کچە و هەموو خوشکام کوڕە بووە ماڵ هەر بوو ئەو باشە، بەخوا خوشکەکانیش پێیان ناخۆش نەبوو. کاکەمان خوا دەکات دەیبێ. عەبدوڵڵا منداڵ بوو، بابی دوایی وەفاتی کرد، باخ و سەروەت و سامانی بابی هەموو بۆی مایەوە. دواتر کە عەبدوڵڵا چوە حوجرەی فەقێهەتی، قورئانی خوێند، تێکەڵی عولەما و زانایان بوو، لە ئیسلامی ڕاستەقینە و قورسی حرام حاڵی بوو. ڕۆژە خوشکەکانی دەعوەت کرد بۆ ماڵەوە، وتی ڕۆڵە گیان خوشکەکەوانم، پشت و پەناکانم، لە جێی هەموو براو کەسم، خوشکە بەڕێزەکانم، باوکمان کاری خۆی کارێکی هەڵە و ناشەرعی کردووە، لە ڕووی دڵسۆزیەوە بۆ من کردوێتی، ئەو باخە گرانبەهایی لەسەر من تاپۆ کردووە، پێشکەشی منی کردووە. من ئێستا لە دینی خوا حاڵی بووم، ئەوە حرامە، والله باوکم لە جەهەنەما باجەکەی دەدا. یەکەم کەسێکیش دەبێ من باوکم خۆش بێ لە پێناوی منە ئەوەی کردو بۆی باوکم ڕزگاری بێ و منیش ڕزگارم بێ. ئەو تاعەت و عیبادەت دەیکەم بە فیڕۆنە چێ خوشکەکانم وەرن بە شەرعی خوادا بەشی دەکەین لە نێوان خۆماندا. هەرچی خوشکەکانی وتیان کاکە 100 جا گەرنت ئازابێ و گەرنی بابیشمان ئازابێ، فەمووی بەخوا گەردن ئازایی وا نابێ. پیاوی بەڕێزی وەکو جەنابتان دنیاری دە و شەرعزانی باز کرد، بە شەرعی خوا لێی دابەشکردن. بەخوا دەبێت تۆش وابی، بەخوا کە زانیت بەڕێزم حرامە مەڵی هیچ نییە کورەوە تا خۆ خوشکەکەم کوتی گەرنە دازابێ. ئێ فەقیرە خۆ نایە شەڕت لەگەڵا بکات، دەتۆ بۆی بەرەوە ماڵەوە بزاندا خۆ دەیەوێ یان نا. بەڵام گورگە خوڵقەی مەکە شتێکی خراپە، ئەبێ بە حرامی بزانی.